دانشتوانی وەزێ یعنی گۆڕانکاری باش بەسەرا هاتووە ئەمە ئێمە هیواداری نەبوونی یاسا ڕاستی لەم وڵاتەیە یاسا ئێمە پێ ڕاشقەوڵین ئەو کەسانی ئەم وڵاتە بەڕێوە ئەبەن هەموو کەس کاری هەیە بەڵام بەدام ئەوانەی کە ئەم وڵاتە بەڕێوە ئەبەن هیچ کاتێنەکەن ئەوانەی یاسا یاسا هەر لەم وڵاتە نەماوە یعنی هیچ بە هیچ شێوەیە دادگاکان سەربەخۆنی یاسا سیرەکەی پیاوێک ژنێ ئەکوژێ خوشکی خێزانی کەسێ ئامۆزای ئەکوژێ سیرەکەی دوای مانێ دوای دەستگیران دوای ئەو سیرەکەی خۆ بستۆتە ناو هێزێکی چەکدارە ئەمە خۆی پرۆکی مەسەلەکەیە کە تۆ بەم شێوەیە پیاو خۆی هەموو شتێک لەبەری خۆ ناگیرێ ئەمە خۆی بەشێکی زۆرە لە بڵاوبوونەی تووتیژیەکان پەروەردەی هەڵەکە لە خێزانەوە دەست پێکەوە دوای ئەوە ئەگەنجێتوانی بۆ کۆمەڵ بۆ قوتابخانە بۆ کۆمەڵگا ئەو کولتورە کولتوری خێڵەکی زۆر ترسناکە بەداخەوە لەم ساڵانەی دوایە برێکی هێناوە ئەمە ڕۆژی فڵان خێڵ ئەمە ڕۆژی فساد خێڵ ئێمە ئەڵێن هەموو بەشێکی کۆمەڵگا پیرۆزی خۆیان هەیە بەڵام کاتێک کە تۆ کولتورە دواکەوتەکان نەشونمە پێئەی پەرەی پێئەی ئەوە ئەبێ بەهۆی ئەوەی کە تۆ کۆمەڵگا دوێران بێت تۆ ئەو کولتورانەی کە چەندەها ساڵە لەوە پێش ئیشی پێکراوە ئێستا پێویست ناکات ئیشی پێ بکرێت تۆ لەسەر دەمێکی تازەیە ئەژی پێویستە ئێمە شتەکانمان بە شێوەیەکی جوان یعنی بەرجەستە بکەین باری ئابووری بەڕاستی باری ئابووری بەشێکی زۆر گرنگە لە ژیانی هەموو مردەکان سەیرەکەین بەعزێ هەندێک ژنمان هەیە کە ئەتوانن کەسێکی خۆیانیان هەیە لەبەرەوەی باری ئابووری و ئیرفانی خۆی هەیە ئەتوانێت کۆمەڵگا بەڕێوەبرێت ئێوە ئێستا مامۆستایان باری ئابووریتان لە کۆمەڵگا بەڕێوەبرێن مەسەلەن پزیشکەکان بۆ نمونە ئێمە کە لە نەخۆشخانەکان کار دەکەین یا ئێمە وەکو ڕێکخراوەکان ئێمە باری ئابووریەکی خۆمانمان هەیە بە خوێندنی خۆمان بە هەوڵمان بوونی خۆمان توانیمانە ئەوە بەرهەم بێنی لەبەر ئەوە سابیان خۆشەویست بۆ ئێوە زۆر گرنگە پێش هەموو شتێک خوێندنەکەتان بەدەست بێنی ئەو خوێندنە ئەبێتە داری دەستان کە بتوانن داهاتوویەکی جوان پەروەردە فێرکردن ئەوە لە پێشەوە ئاماژەم پێیە پەروەردە ماڵەوە بۆ قوتابخانە ئێوە ئەرکی پشکی شێرتان بەرژێ مامۆستایان لە پەروەردەکردنا و بەکارهێنانی شێوازی کۆمپیوتەری لەو بڕوان کە ئێستا ئەو شتانە بەپێی یاسا قەدەغێ و خۆشتان ئێستا کەسانی تازە و ڕۆشن بکرن ئەو شتانە هەر نەماوە هەر نابێ بەپێی یاسا چونکە قەدەغەیە پێشی لەسەرکراوە پیاسالاری بەشە سەرەکیەکەی کۆمەڵگایە کە ژنان ئەبا ئەو ئاقارەیە ژیان بەرامبەر ئەکەن کە ژنان وا لێ ئەکەن ژنان خۆیان بکوژن ژن بۆ خۆی بکوژێ پیاوێک ژنێ هەڵەخەڵەتێنێ کچێ هەڵەخەڵەتێنێ کوڕێ بەناوی خۆشەویستی و هەست و سۆزەوە وای لێ ئەکا کەسکینی بێ وێنەی ئەگرێ وێنەی بڵاو ئەکاتەوانێ ئێ باش ئەم پیاسالاری نییە سبەی ڕۆژ ئەو کچە ئەبێ بە قوربانی تەحەمولی ئەوە ناکا خۆی ئەکوژێ و سبەی نێش پیاوەکە بۆی دەرەچێ و هیچ شتێکیش لەبەری یاسا بەرقەرار نییە لەبەری دادگاکانمان تزبینی سەربەخۆنین و تووتیژیەکان کەوتمان لەمانە چەند جۆرێ بوو هەمووی لە هەموو کارەکان ژیانە ڕەنگی ئاوەتەوە لە یاسایە لە سیاسەتان لە کۆمەڵایەتی کە خێزان کۆمەڵگا و فکرێک بێتەوە لە ڕۆشنبیریە لە ئابووریە بۆ نمونە ئێمە ئێستا ئەو زۆرێکمان هەیە لە کچە مۆدێلەکان بەرزی زۆر وان چونکە بابەتی مۆدێل لە جیهانە وەکو جۆکێکە وەکو ئیشێکە بەداخەوانە ئەمانەی ئێمە کراون دەبنەوە کراون دەبکەوە پارەیان پێیاکێ ئەمە زۆر جێگەی نیگەرانیە یعنی